سڵاوتان لێبێ ئازیزانم بە پرۆگرامێکی نوێ و تەوەرێکی نوێ هاتینەوە لاتان هیوادارم هەردەم تەندروست بن. سڵاو لێبێ ڕاستان. سڵاو لێبێ لیندا چۆنی تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. یەخوا باش بیت. سڵاتان لێبێ خۆشەویستانم، هیوادارم هەموو کات هەر دڵخۆش و تەندروست باش بن. ئەمڕۆ شاتینەوە خزمەتان بە بابەتێکی جیاواز و سەرنجڕاکێش. ئەمڕۆ باسی چیتان بۆکەین؟ باسی وەرزشتان بۆکەین. باسی وەرزشتان بۆکەین. جا ئەمڕۆ بە ورد و درشتی باسی وەرزشەکەین و باز لە سوودەکانی وەرزشەکەین. بەتایبەت بۆ ژیانی ڕۆژانەمان و بۆ لایانی تەندروستیمان کە چه سوودێک و چه ئیسفادەیەکی هەیە. جا ئەزیزانم ئامانجی ئەمڕۆمان ئەوەیە کە تێتان بگەێنین وەرزشکردن تەنها چالاکیێکی ڕۆژانە نییە و کە بەس بۆ جوانکردنی لە شولار و کەمکردنەوەی کێش بێت، بەدڵنیایەوە سوودی تەندروستی هەیە و سوود بە تەواوی جەستەمانە گەێنێت. جا بە ورد و درشتی ئەمڕۆ باز لەوەکەین. یەکێک لە سوودەکانیشی لیندا وەکووتمان هەموو ڕۆژێک کۆمەڵی هەواڵ و بابەتی جیاوازمان هەیە. با بچینە ناو هەواڵەکانەوە. باشە. هەواڵی یەکەممان باس لە ئەلزەهایمەرەکەین. پەیوەندی نێوان ئەلزەهایمەر و بەرزی پەستانی خوێن و وەرزشتان بۆ ڕوونەکەینەوە لەو هەواڵەوە. ئەجا بۆ ئەوەی زانیاری زیاتر وەرگرین سەبارەت بەم بابەتە فەرموون با بچینە لای ئەم هەواڵە. توێژینەوەیەکی نوێی بەرفراوان کە لە زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا ئەنجام دراوە هۆشداری دەدات کە بەرزبوونەوەی فشاری خوێن لە تەمەنی 30 و 40 ساڵیەوە دەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ توشبوون بە تێکچوونی مێشک و ئەلزەهایمەر لە تەمەنی پیریدا. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی زیاتر لە 15 ساڵ چاودێری دۆخی تەندروستی هەزاران خۆبەخشی کردووە دەری خستووە کە تەنانەت بەرزبوونەوەیەکی کەمی فشاری خوێنیش دەتوانێت زیانی درێژخایەن بە دەمەرەکانی مێشک بگەێنێت. بەپێی راپۆرتی زانایانی زانکۆی ئۆکسفۆرد بەرزی فشاری خوێن دەبێتە هۆی تێکچوونی خوێن بەرەوردەکانی ناو مێشک. ئەمە ژوا دەکات بڕی پێویستی ئۆکسجین و خۆراکە مادە بۆ دەمارەخانەکان دابین نەکرێت. جا ئەم پرۆسەیە لە دەستپێکدا هیچ نیشانەیەکی دیاری نییە، بەڵام لە مەودای دووردا دەبێتە هۆی کەڵەکەبوونی پرۆتینە ژەهراویەکان لە مێشکدا. ئەمەش هۆکاری سەرەکی مردنی خانەکانی مێشک و لە دەستدانی یادگەیە. سپۆرانی بەریتانیا جەخت دەکەنەوە لەوەی زۆرێک لە گەنجان و کەسانی پێگەشتوو بایەخ بە پشکنینی فشاری خوێن نادەن، چونکەوا دەزانن ئەم نەخۆشیە هی تەمەنی پیریە. بەڵام داتاکانی زانکۆی ئۆکسفۆرد دەری دەخەن کە پاراستنی فشاری خوێن لە ئاستی ئاسایی 120 لەسەر 80 لە تەمەنی گەنجیدا ئەگەری توشبوون بە ئەلزەهایمەر بە ڕێژەی لە 145 کەم دەکاتەوە. هاوکات توێژەران ئاماژە بەوەش دەدەن وەرزشی بەردەوام و کەمکردنەوەی خوێ لە بەرنامەی خۆراکی ڕۆژانەدا کلیلی سەرەکی پاراستنی مێشکە. ئەم دۆزینەوەیە ڕێگەی نوێ خۆش دەکات بۆ پزیشکان تا لە ڕێگەی جڵەوکردنی فشاری خوێنەوە پشگیری لە زیادبوونی ڕێژەی توشبوون بە ئەلزەهایمەر بکەن کە لە ئێستادا بەیەکێک لە گەورەترین ئەلێنگاریە تەندروستیەکانی جیهان دادەنرێت. ئازیزانم لە ئێستا دوو لە باوترین نەخۆشەکانی جیهان چێوچین، جەڵدەی دڵ و جەڵدەی مێشکمان هەیە. ئەم هەواڵە باسمان لە مێشک کرد. بەدڵنیاییەوە وەرزشکردن کاریگەریە کاتە سەر خانەکانی مێشکمان و باشترکردن و گەورەکردنی مێشکیشمان بەدڵنیایەوە، لە هەمان کاتە کاریگەریە کاتە سەر یادگە و ئاستی ژیریشمان بەدڵنیاییەوە. جا بە ئێستا باز لەو دوو نەخۆشیە بکەین کە یەکەم جار وتمان جەڵدەی مێشک با دوایی بچینە سەر دڵ. دڵ کە لە ئێستەیە باوترین و زۆرترین و یەکەمینترین هۆکاری نەخۆشی و مردنە لە جیهانە. بەدڵنیاییەوە توێژینەوەیەک دەری خستووە کە وردە پلاستیکەکان کە لە ژیانی ڕۆژانەمانە هەیە کە پلاستیک لە زۆر شتەکانی ژیانی ڕۆژانەمانەیە هەتا ئەو خواردنەوە هەتاوەکو زۆر شتی تر کە لە چالاکی ژیانمانە بەکاریهێنین کاریگەریە کاتە سەر تەواوی جەستەشمان و کاریگەریە کاتە خوێنمانەوە. توێژینەوەیەک دەری خستووە کە ئەو وردە پلاستیکانی لە ژیانی ڕۆژانەمانە بەکاریهێنین ڕاستەوخۆ ئەچێتە ناو خوێنبەرەکانمانەوە و کاریگەریە کاتە ناو خوێنمان و هۆکارە بۆ جەڵدەی جەڵدەی مێشک. جابا بەیەکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. لە توێژینەوەیەکی تەندروستی بێوێنەدا کە لەلایەن زانکۆیەکی ئیتاڵیاوە بڵاوکراوەتەوە دەرکەوتووە کە وردی لە پلاستیکەکان تەنها ژینگە پیس ناکەن، بەڵکو دزایان کردوتە ناو خوێنبەرەکانی جەستەی مرۆڤ و بۆتە هۆکارێک بۆ جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک.
تیمە توێژینەوەکە لە ئیتالیا پشکنینیان بۆ خوێنبەری ملی زیاتر لە 250 نەخۆش کردووە کە نەشتەرگەریان بۆ ئەنجام درراوە. لە ئەنجامدا دەرکەوتووە زیاتر لە 150 نەخۆشەکان وردی لە پلاستیک لە ناو چەوری خوێنبەرەکانیاندا هەبووە. ئەنجامەکان ترسناک بوون. جا ئەو کەسانی پلاستیک لە خوێنبەرەکانیاندا هەبووە 4.5 هێندە زیاتر ڕۆبەڕووی جەڵدەی دڵ و مردنی کتوپڕ بوونەتەوە بە بەراورد بەوانەی خوێنبەرەکانیان لە پلاستیک پاک بووە. زانایان ڕوونی دەکەنەوە کە وردی لە پلاستیکەکان دەبنە هۆی دروستبوونی هەوکردنی توند لە ناو خوێنبەرەکاندا، ئەمەش پرۆسەی ڕقبوونی خوێنبەرەکان خێراتر دەکات. مرۆڤ لە ڕێگەی خواردنەوەی ئاوی ناو بوتڵی پلاستیکیەوە بەکارهێنانی قاپ و کەوچکی پلاستیکی و تەنانەت هەڵمژینی تۆزی ناوماڵەوە ئەم گەردیلانە دەخاتە ناو جەستەیەوە. جا ئەم توێژینەوەیە گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە تێگەیشتنمان بۆ هۆکارەکانی نەخۆشی دڵ. جاران تەنها باز لە کۆلسترۆڵ و جگەرەکێشان دەکرا وەک دوو هۆکاری سەرەکی نەخۆشەکانی دڵ، بەڵام ئێستا پیسبوونی ژینگە بۆتە هۆکارێکی بایۆلۆژی ڕاستەوخۆ بۆ ئەم حاڵەتە. سپۆرانی ئیتالیا ئامۆژگاری خەڵک دەکەن کە بەکارهێنانی پلاستیک لە ژیانی ڕۆژانەدا کەم بکەنەوە، بە تایبەت گەرمکردنی خۆراک لە ناو دەفرە پلاستیکەکاندا لە مایکرۆوەیڤدا، چونکە ئەمە بڕێکی زۆر ژەهر دەخاتە ناو خۆراکەکەوە. توێژینەوەکە داوا دەکات ڕێکخراوە تەندروستیەکان پشکنینی پلاستیک وەک بەشێک لە پشکنینەکانی دڵ ئەنجام بدەن. جا ئازیزان بەو شێوەیە بۆمان دەرەکەوێت کە شێوازی ژیان ئەکرێت چەندێک کاریگەر بێ لەسەرمان بنمونە بەکارهێنانی دەفری پلاستیکی لە ژیانی ڕۆژانەدا ئەکرێت زیان بە تەندروستیمان بگەێنێ بە ڕێژەیەکی زۆر بەرز. بێگومان کاریگەری هەیە لەسەر هەموو ئەندامەکان. ئینجا جیالەوە کاتێککە دەفرێکی پلاستیکی بەکارێنی بۆەوەی کە خواردنی تیاگەرم بکەیتەوە لە مایکرۆوەیڤدا، ئەمە وا ئەکات کە ژەهری دەفرە پلاستیکەکە ڕاستە خۆ بچێتە ناو خواردنەکەەوە. بۆیە هیوادارم لەم جۆرە بەکارهێنانە دوور بن بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشی. اینجا ڕاستان باسی وەرزشەکەین ئەمڕۆ. لای تۆ چ وەرزشێک زۆر دڵخوازە؟ ئێستا خۆم من حەزم زۆر لە پاسکەی سواریە. لای تۆ چ وەرزشێک؟ پاسی سواری ئەوەیە کەم شت و دووەم شتیش ڕێکردن لە سروشتێکی جوانە. بەڕای من ڕێکردن و ڕاکردن لە سروشتێکە خۆشترین وەرزشە بەڕای منەوە. ڕاستە لەوانەیە زۆر بۆمان نەگونجێ بۆی ژیانی ڕۆژانەوە بچینە هۆڵەکانی لە ژوانی، بەڵام ئاسانترین شت و خۆشترین شتەوەیە کە ئەم هەموو پارکوشت شوێنە جوانانەمان هەیە ڕێکردن و ڕاکردن بکەین. بەلایانی کەمەوە 30 خولەک ڕێکردن و ڕاکردن جالیندا لەم کەشە باراناویە خۆشە لەم ڕۆژانەیە چەند بارانێکی خۆشباری و ماشەڵاو لەگەڵیا بە میوزیکێکی هادی و خۆشەوە بتوانیت ئەم ڕێکردن و ڕاکردنە بکەیت. بەڕاستی چێژێکی تایبەتی هەیە هەم بۆ تەندروستیمان و تەندروستی جەستەمان و تەندروستی دەرونیشمان لە هەمان کاتا دەرون دروستیشمان دەسەکەوێ بینەران پرۆگرامەکە بەجێ بەڵبوونە دەرەوە ڕابکەن. بەڕاستی من خۆم واکەم من زۆر چێژی لێ بینم و بەڕاستی چێژێکی زۆر تایبەتیشی هەیە. ئەوە ڕاستە بێگومان دەست خۆش بێ. اینجا وەرزشکردن یەکێکە لە شتە زۆر گرنگەکە کە پێویستە بەشێک بێ لە ژیانمان. ئەتا ئەگەر ئێمە مەجالمان نەبێ هەموو ڕۆژێکیش بچین بۆ جیم، ئەتوانین هەفتەی 3 ڕۆژ بەشێک بێ لە شێوازی ژیانمان بۆ ئەوەی کە لی دانەبڕین. جیالەوە بە پێڕۆشتن بەداخەوە لەبەرەوە ئێستا بەکارهێنانی سیارە و ئەم بابەتانە زۆر بووە تا ڕادەیەکی باش بە پێڕۆشتن کەم بۆ توانی ئەبینی کەسەکەچێ بۆی شتێک بکڕێ ئەبێ ئیلنا ڕێک لە بەردەم مارکێتەکە ڕایگرێت تااقەتی نییە ئەوەندەش بڕوە بەپێ. ئەمەش زۆر خراپە. هیوادارم هەرچون بۆ شوێنێک ئاوات کەمێک دوورتە ڕایگرن سیارەکە. بەڵێ و لە ئێستا شێوازی ژیان زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە. بۆ نمونە زۆر شت هەیە زۆر هۆکار هەیە کە هۆکارن بۆ ئەوەی کە تەندروستی جەسەمان تێک بات و هاوسەنگی جەسە و هاوسەنگی تەندروستیمان تێک. یەکێک لەوانە ئەم وردە پلاستیک و ئەم پلاستیکانی کە ئێستا باسمان کرد لە هەواڵەکەیە کە زۆر هۆکار هەیە وەک لینداش خۆی باسی کرد. بۆ نمونە یەکێکی تر لە هۆکارەکان بۆ نمونە ئەم تەختەی پلاستیکی کە مریشک و سەوزەشتی لەسەر ئەجنن کاتێ ئەم چەقۆیی بەکارهێنن وردە پلاستیکەکانی ناو تەختەکە تێگەشکێنن کە هۆکارە بۆی تێکەڵ بێ لەگە خواردنەکە و دووبارە بچێتەوە ناو جەستەی ئێمە. بەدڵنیایە زۆر هۆکاری تر خواردن جگەرەکێشان زۆر شتی تر هەیە کە لە ژیانی ڕۆژانەمان بەداخەوە کە ئەمانە هۆکاری سەرەکین بۆ نەخۆشیەکان کە نەخۆشەکانی دڵ و نەخۆشەکانی مێشکیش بەدڵنیایەوە کە پێویستێ بەوەیە کە تۆ لەگەڵ ئەم شێوازی ژیان و لەگەڵ ئەم لایف ستایلە پێویستی بەوەیە هاوسەنگیەک ڕاگری. بەدڵنیایەوە هاوسەنگی ڕاگرتن لەمەشا بە وەرزشکردنە. ئەتە تۆ ئەگەر ئەم لایەنەت هەیە باڵی خواردنی خراپ
چاپە خۆیت و جگەرە کێشانە هەیە و هۆکارەکانی تر و زۆر شتی تر پێویستی بەوەی وەرزش بکەی بۆی هاوسەنگی بکەیتەوە ئەم حاڵەتە. ڕاستە بێگومان ئەجا بێگومان هیوادارم لەو بابەتانە هەردوور بن لەگەڵ شاوردە ورزش بکەن. ئەجا جیالەوە ڕاست ئەگەر سەرنج یابێ ئێستا نەخۆشیە دەرونیەکان زۆر زۆرن لەبەرەوەی هەتا مناڵەکانیشمان لە ماڵەوە دانیشن ئایپادێکیان بەدەستەوەیە ناجوڵێنەوە. جاران من بیرمە ئەچوونە کۆڵان ڕاکەڕاک و ئیتر ینی ئەوە نەماندووە بووی شەوەکە یەکسەر خەولێک ئەوە ئاهاتی و ئەچویت و یاریتە کرد و ئەمانە بەڵام ئێستا هەمووی ئایپادێکی بەدەستەوەی ئەمەش وا ئەکات کە کەسەکە جوڵەی کەم بێ بێگومان کاتێک جوڵەکەمە واتە وەرزشکەمە تووشی گۆشەگیریە بێ کەسەکە اینجا کە کەسێک تووشی گۆشەگیری بێت تووشی دابڕانی کۆمەڵایەتیە بێت کە یەکێکە لەلایەنە زۆر گرنگەکان ئەگەر کەسێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە باش نەبێت جۆرێک لە خەمۆکی دای ئەگرێت بە درێژایی کات. ئەجا بۆیە ینی ئەکرێت ئەمە ئەوەنە کاریگەری هەبێت لەسەر ژیانی کەسەکە ئەم وەرزش نەکردن و نەجوڵانە کە بە تەواوی ژیانی تێک بات. ڕاستە بەدڵنیایەوە کاریگەریە کاتە سەر دەندروستیشی بۆ نمونە کاریگەریە کات سەر بەرگری جەستەی کە هۆکارە بۆ ئاستی داوەزانی بەرگی جەستەی و ئەو کاتەش نەخۆشیەکان باشتر پێی ئەوێرن. ڕاستە بێگومان ئێمەش هەواڵێکمان لەو بارەیەوە ئامادەیە با بەیەکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێ کە لە زانکۆی میشیگان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام درا دەرکەوتووە گۆشەگیری و هەستکردن بە تەنهایی تەنها کێشەیەکی دەرونی نییە بەڵکو هێرشێکی کیمیایی توندە بۆ سەر سیستمی بەرگری جەستە. زانایانی ئەم زانکۆیە ئاشکرایان کردووە کە تەنهایی درێژخایەن دەبێتە هۆی چالاکردنی ئەو جینانەی بەرپرسن لە دروستبوونی هەوکردن و سسکردنی ئەو جینانەی بەرگری دژە ڤایرۆسەکانیان دەکەن. توێژینەوەکە ئاماژە بەوە دەدات جەستەی مرۆڤ کاتێک هەست بە گۆشەگیری دەکات دەکەوێتە حاڵەتی بەرگریەوە کە تێدا ڕێژەی هۆرمۆنی کۆرتیزۆڵ بە شێوەیەکی مەترسیدار بەرز دەبێتەوە. ئەمەش دەبێتە هۆی ماندووبوونی دڵ بەرزبوونەوەی شەکری خوێن و تێکچوونی خەو. داتاکانی زانکۆی میشگن دەری دەخەن ئەو کەسانەی پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکانی دڵ لە 32 و جەڵتەی مێشک لە 29 زیاد دەکات. سپۆرانی ئەمریکا دەڵێن جەستەی مرۆڤ بە شێوەیەک دروست بووە کە پێویستی بە تێکەڵبوونی کۆمەڵایەتی هەیە بۆ ڕێخستنی زیندە چالاکیەکانیان. جا کاتێک مرۆڤ بە تەنها دەمێنێتەوە مێشک ئاماژەی مەترسی دەنێرێت. ئەمە ژوا دەکات سیستمی بەرگری هەمیشە لە ئامادەباشیدا بێت کە لە ئەنجامدا دەبێتە هۆی ماندووکردنی ئەندامە ناوچەکانیان. ئەم توێژینەوەیە داوا لە حکوومەتەکان دەکات کە تەنیایی وەکو پەتا تەندروستیەکانی تری سەدەی 21 مامەڵی لەگەڵ بکرێت. هاوکات پێشنیار کراوە کە بزیشکان لەگەڵ دەرماندا ڕێنمایی بوونی چالاکی کۆمەڵایەتی بۆ نەخۆشەکان بکەن. زانایانی میشگیان جەخت دەکەنەوە لەوەی تەنانەت پەیوەندیەکی تەلەفۆنی یان دانیشتێکی کورتی هاوڕێیانە دەتوانێت ئاستی هەوکردن لە جەستەدا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکاتەوە و تەمەنی مرۆڤ درێژ بکات. ئەمە شۆڕشێکی نوێیە لە زانستی دەروندروستیدا کە نیشانی دەدات چۆن سۆز و خۆشەویستی کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر بایۆلۆژی جەستە هەیە. عزیزانم هەروە گوتراوە تەنهایی بەس بۆ خوا باشە. ئەم هەواڵەش ئەوەی تێگەیانین کە چەندێک گۆشەگیری و تەنهایی کاریگەریە کاتە سەر دەروونمان و کاریگەریە کاتە سەر تەواوی جەستەشمان. جا بۆ نمونە هەر کاتێک بۆ نمونە سەردانی پسپۆڕێکی پزیشکی دەرونی بکەی ڕاستەوخۆ ئەگە بۆ نمونە حاڵەتێکی هەبێت تووشی خەمۆکیە بووبیت یاخود تووشی شتێ بووی ڕاستەوخۆ پێتەڵێتەوە چالاکیەکانی ڕۆژانە و چالاکیە کۆمەڵایەتەکانە زیاد بکە. بۆ نموناڵێ وەرزش بکە یەکەم ڕێنمایی کە پێتەڵێڵێ وەرزش بکە ئەڵە سەردانی خزم و کەسوکارە بکە ئەڵە پەیوەندی کۆمەڵایەتی و ئەوانت لە بینی خۆتا زیاد بکە چونکە بەڕاستی ئەمە کاریگەریەکی زۆری هەیە بۆ تەندروستیمان. کاریگەری تەواو بکات سەر بەرگری جەستەمان. لەم کاتانەیە کە ئێمە بەتەنیا ئەمێنینەوە وەک لە هەواڵەکەش ئاماژەی پێەیە سیستمی بەرگریمان بە بەردەوامی چالاکە بێ بۆیە هۆکارە بۆ هیلاکی و بێتاقەتبوونی ئەندامەکانی جەستەمان. ڕاستە بێگومان ئێمە هەمومان نەزانین کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و پێویستی بە تێکەڵبوونە لەگەڵ کۆمەلگا و کاتێک ئەولایانی لێ ئەسەندرێتەوە بە هەر هۆکارێک بێ لە هۆکارەکان ئایا لە مناڵیەوە کۆمەڵ
کۆمەڵێک خۆی هەبووە کە وای لێ کردووە ئایا لە گەورەیە کۆمەڵێک شتی بەسەرهاتووە بەڵام پێویستەکە ئەم شتە چارەسەر بکرێت چونکە وەکو لە هەواڵەکەیە باسمان کرد ئەمە ئەبێت وەکو نەخۆشی مامەڵەی لەگەڵا بکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە بۆەوەی کە کەسەکە دوور بێ لەوەی کە هەموو ژیانی لەدەست بات جگەلەوە لەوانەیە تووشی جۆرەها نەخۆشی بێ وەکو لە هەواڵەکە باسمان کرد ئەگەری توش بوون بە جەڵتەی مێشک بە نەخۆشیەکانی دڵ زیاد دەکات ئەم تەنهایی و کۆمەڵایەتی نەبوونە. اینجا هەر لەم بابەتی خۆمانە بمێنینەوە هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە خەو. ئێمە هەمومان نەزانین کە خەو چەندێک گرنگە کەڕێک بێت و لە کاتی گونجاو و بە ڕێژەی گونجاو بخەوین بێگومان زۆر زیاد خەوتنیش هەر خراپە ئەبێ ڕۆژەکەی گونجاو بێ وە کاتەکەشی گونجاو بێت بۆ ئەوەی ئێمە بە تەواوەتی سوود لە خەوەکە ببینین و ڕۆژێکی چالاکمان هەبێ و ئامادە بین بۆ هەموو چالێکەکانی ڕۆژانەمان بۆیە بابێکەوە بچینەلای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین. فەرموون. لە چوارچێوەی توێژینەوەیەکی نوێدا کە لە زانکۆی کارۆلینسکا لە وڵاتی سوید ئەنجام دراوە دەرکەوتووە کوالەتی خەو کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەمەنی بایۆلۆژی مرۆڤ هەیە. زانایان دەریان خستووە کە تەنها دوو شەو کەمخەوی یان تێکچوونی کاتەکانی خەو دەتوانێت وا لە مرۆڤ بکات هەست بکات 4 ساڵ لە تەمەنی ڕاستەقینەی خۆی گەورەتر بووە و ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خانەکانی جەستە هەیە. توێژینەوەکە بۆ ماوەی چەندین مانگ چاودێری سەدان کەسی کردووە دەرکەوتووە ئەو کەسانی شەوانە کەمتر لە 7 کاتژمێر دەخەون یان کاتەکانی خەویان ناڕێکە نیشانەکانی پیری پێشوەختە لەسەر ڕوخساریان و لەناو خوێنیشیانە دەرکەوتووە. زانایانی سویدی ڕوونی دەکەنەوە کە لە کاتی خەوی قوڵدا جەستە پرۆسەی چاکردنەوەی ناوخۆیی ئەنجام دەدات کە تێیدا DNA چاک دەکرێتەوە و ژەهرەکان لە مێشک پاک دەکرێنەوە و کاتێک خەو تێک دەچێت ئەم پرۆسەیە دەوەستێت و خانەکان تووشی پیربوونی کتوپڕ دەبن. ئەنجامەکان نیشانی دەدەن کە کەمخەوی دەبێتە هۆی کەمبوونەوەی هۆرمۆنی گەشە و زیادبوونی گەردەوزە بەرزەکان کە زیان بە پێست و ئەنجامەکان دەگەێنن. زانکۆی کارۆلینسکا جەخت دەکاتەوە لەوەی خەوی ڕێک تەنها بۆ حەسانەوە نییە بەڵکو باشترین دەرمانی دژەپیریە. ئەو کەسانەی خەویان باشە نەک هەرگەنجتر دەردەکەون بەڵکو تەمەنی بایۆلۆژی دڵ و سیەکانیان زۆر کەمترە لە تەمەنی ڕاستەقینەیە. سوپۆرانی سوید ڕێنمایی دەدەن کە مرۆڤ دەبێت کاتێکی دیاریکراوی بۆ خەوتن هەبێت تەنانەت لە ڕۆژانی پشوشدا هەروەها دوورکەوتنەوە لە شاشەی موبایل پێش خەوتن بە 1 کاتژمێر یارمەتی دەردانی هۆرمۆنی مێلاتۆنین دەدات کە پارێزەری سەرەکی خانەکانە لە تێکچوون. ئەم توێژینەوەیە ئاماژە بەوە دەکات کە خەوی باش گەشەپێدانێکی درێژخایەنە لە تەندروستیدا و دەبێتە هۆی پاراستنی مرۆڤ لە نەخۆشیەکانی وەک شەکرە و قەڵەوی. ئازیزانم کەواتە بۆمان دەرکەوت کە خەو دەکرێت چۆن گرنگ بێت لە ژیانی ڕۆژانەمانە و چۆن کاریگەری هەیە لەسەر تەمەنمان و هەم لەسەر تەمەنی ڕوخسارمان و هەم لەسەر تەمەنی ئەندامەکانی ناوەوەمان بۆیە پێویستەکە کە زۆر ئاگادار بین کە چۆن و بە چ ڕێژەیەک ئەخەوین. دەستخۆش بەلیندا جابات تۆزە بۆ بینەران تەمەنی بایۆلۆژی ڕوون بکەینەوە بزانین تەمەنی بایۆلۆژی چییە. بۆ نمونەگە کەسێک تەمەنیکی ئاسایی خۆی و تەمەنی ژیانی لە 40 ساڵی هەبێ بۆ نمونە یان کۆمەڵێ فەحس و کۆمەڵە پشکنینی تایبەتی بۆکەن کۆمەڵە توێژینەوەی لە جەستەیە بۆکەن کە سێرەکەم بزان تەمەنی بایۆلۆژی جەستەی چەنە واتاگەرم کەسە خۆی 40 ساڵ بێ ئایا تەمەنی تەندروستی ئەندامەکانی جەستەی چەنە لەوانەیە تۆ ئەگەر 40 ساڵبی تەمەنی بایۆلۆژەکەت 30 ساڵ بێ ئەمە لێرە ئەمە نعمەتەوە ئەمە سواسی خۆی ئەوێ لێرەیە کە تۆگە 40 ساڵێک بیت و بەڵام تەمەنی بایۆلۆژەکەت 30 ساڵ بێ ئەمەش بە چیەکرێت طبعاً بە خەوێکی باش بە خواردنێکی باش بە وەرزشکردنی بەردەوام لە هەمان کاتە جا هەر یەکێک لەو شتانەی کە کاریگەریە کاتە سەر ئەم تەمەنی بایۆلۆژیە ئەم خەوەیە بە دڵنیاییەوە کەم خەوی پیرێکی ناتەندروستە دەردەخا بێگومان
جا بۆیە هیوادارین کە خەوتان ڕێک بخەن بۆ ئەوەی دوور بن لە هەر کێشەیەکی تەندروستی و بێگومان ڕوخساریشتان پیرتر دەرنەکەوێت لە تەمەنی خۆتان. اینجا باسی بابەتێکی تر بکەین کە هەر تەوەری خۆمانە ڕاستان ئەویش پەیوەندی نێوان وەرزش و مێشکە کە وەرزشکردن چۆن کاریگەریە کاتە سەر مێشکمان با ئێمە لە میکانیزمەکەی تێبگەین هەموو ڕۆژێ پێتان ئەڵێن وەرزش بکەن وەرزش بکەن وەرزش بکەن بزانین لە پشت ئەم قسەکردنەوە چی هەیە چی دەردراوێک دەرەدرێت لە مێشکا کاتی وەرزشکردن بۆچی ئەوەنە ئێڵینەوە ئەڵێن وەرزش بکەن بابێک کۆبچین بۆ لای ئەم هەواڵە و زانیاری زیاتر وەربگرین فەرمون. توێژینەوەیەکی زانکۆی هاروارد لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام دراوە دەری دەخات وەرزشکردن تەنها بۆ ماسوولکە و دڵ بە سوود نییە بەڵکو کاریگەریەکی سەرسوڕهێنەری لەسەر توانای ژیری مێشک هەیە. زانایانی هاروارد ئاشکرایان کردووە کە لە کاتی ئەنجامدانی وەرزشدا ماسوولکەکان پرۆتینێک دەردەدەن بە ناوی ئایریسین کە دەچێتە ناو مێشکەوە و دەبێتە هۆی زیادبوونی مادەیەکی دیکە بە ناوی BDNF کە بە خۆراکی مێشک ناسراوە. جا ئەم مادەیە BDNF بەرپرسە لە پاراستنی دەمارەخانەکانی مێشک و دروستکردنی پەیوەندی نوێ لە نێوان خانەکاندا. توێژینەوەکەی زانکۆی هاروارد بۆ ماوەی ساڵێک چاودێری دوو گروپی کردووە. گروپێکیان وەرزشیان کردووە و گروپەکەی تر دوورکەوتونەتەوە لە چالاکی جەستەیی. ئەنجامەکان نیشانی دەدەن ئەو کەسانی وەرزشیان کردووە بەشی هایپۆسەلەمەسیان لە مێشکیاندا گەشەی کردووە کە ئەو بەشە بەرپرسە لە فێربوون و یادگا. ئەمەش بەو مانایە دێت کە وەرزش دەتوانێت قەباری مێشک زیاد بکات و ڕێگری لە بچووکبوونەوەی بکات کە بەهۆی تەمەنەوە ڕوودەدات. زانایانی هاروارد جەخت دەکەنەوە لەوەی وەرزشکردن بۆ ماوەی 30 بۆ 40 خولەک 3 جار لە هەفتەیەکدا دەبێتە هۆی باشبوونی توانای سەرنجدان و خێراکردنی پرۆسەی بیرکردنەوە. هاوکاتیش وەرزش وەک دەرمانێکی سروشتی دژی خەمۆکی کار دەکات چونکە ئاستی سیرۆتۆنین و دۆپامین بەرز دەکاتەوە. لەلایەکی دیکەوە بە پێی داتاکانی ئەم توێژینەوەیە ئەو خوێندکارانەی پێش تاقیکردنەوە وەرزشێکی سووک دەکەن نمرەکانیان بەڕێژەی لە 120 بەرزترە لەوانەی وەرزش ناکەن. زانایان دەڵێن ئەگەر وەرزش بە شێوەی حەب وایە دەبوو بە گرانترین و پرفرۆشترین دەرمان لە جیهاندا چونکە هیچ دەرمانێکی پزیشکی نییە کە بتوانێت وەک وەرزش تەندروستی مێشک و دەمارەکان بپارێزێت. عزیزانم لەوانەیە هەریەک لە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە و نمونە موبایلەکەمان لە شوێنێکدا بنین دوایی بیرمان بچێتەوە بڵێن ئەو موبایلەمان لە شوێنێداناوە سویچی سیارەکەمان لە شوێنێدا بنین دوایی چنێ بە دوایە بگەڕین نەیدۆزینەوە لە کوێدامان ناوە. جا ئەمە بەدڵنیایەوە ئەگەر تەمەنێکی گەنجمان هەبێ یاخود تەمەنێکی بەساڵاتچوون و پیربوونی تەمەنمان هەبێ بەدڵنیایەوە کاریگەری مێشکە و کاریگەری بچووکبوونەوەی خانەکانی مێشک و بچووکبوونەوەی مێشکە. جا ئەم تۆژینەوەی ئەوەی دەرخستووە کە وەرزشکردن چ سوودێ بەم ئاستی یادگەی ئەگەێنێ بەدڵنیایەوە هەم لە تەمەنەکانی سەرتا و هەم لە تەمەنەکانی گەورەیە بەتایبەت لە منداڵەکانیشمانە بۆ نمونە بتوانین منداڵەکانمان چالاک بکەین وەرزش بکەن بۆی منداڵێکی زیرەک و ئاستی ژیری و ئاستی ئایکیوی مناڵەکەمان بەرز بێت لە داهاتوە. بێگومان ڕاستە دەست خۆشڕاستان اینجا جیالەوە ئەمە زانین لەگەڵ تەمەناوەکو لە هەواڵەکە باسمان کرد کە مێشک بچووکە بێتەوە ئەمە وەرزش واکە کە بە پێچەوانەوە کە مێشک زیاتر گەشە بکات و هەم وەکو خۆت باست کرد ئەگەر مناڵەکەمان جوڵەی زیاد بێت و جوڵەی گونجاوی هەبێ وەرزشی گونجاو بکات بێگومان گونجاو بێت زیاد لە پێویست نەبێت ئەوە ئەکات کە ئایکیوی مناڵەکەت بەرز بێت لە داهاتوە کەسێکی زیرەک بێت. ئەنجا جیالەوە چەند هەواڵێکی ترمان هەیە هەواڵێکی ترمان سەبارەت بە وەرزش و تەمەن درێژیە. لیندا ئەم هەواڵەمان بۆ ئەو کەسانەیە کە وەرزشی لە جوانیەکەن و هەموو گیانیان پڕ ماسوولکە و تر ماسوولکەی زۆریان هەیە لە جەستەیانە هەواڵێکی دڵخۆشکەرمان پێ بۆ ئەوان کە باز لەوە ئەکات ئەو کەسانەی یاری لە جوانیەکەن و ماسوولکەیەکی زۆریان هەیە لە جەستەیە بە بەردەوامی تەندروست باشن و پارێزراون لە نەخۆشەکان. جواب بە کۆزانەیە زیاتر وەرگین لەم هەواڵەوە.
توێژینەوەیەکی نوێی زانکۆی کۆپنهاگ لە وڵاتی دانیمارک ئاشکرای دەکات پاراستنی بارەستەی ماسوولکەکان لە ڕێگەی وەرزشی وەک بەرزکردنەوەی قورسایی یان وەرزشی بەرگریەوە گەورەترین فاکتەرە بۆ تەمەندرێژی و پاراستنی تەندروستی ئەندامە ناوچەکان. زانایانی دانیمارک بۆ ماوەی 25 ساڵ چاودێری زیاتر لە 5,000 کەسیان کردووە و بۆیان دەرکەوتووە کە بەهێزی ماسوولکە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە تەندروستی دڵ و سیەکانەوە هەیە. بەپێی راپۆرتی زانکۆی کۆپنهاگ لە ماسوولکەکان تەنها بۆ جوڵە نین بەڵکو وەک گەورەترین ئەندامی زیندە چالاکی جەستە کار دەکەن. کاتێک وەرزشی بەهێز ئەنجام دەدەیت ماسوولکەکان مادەیەک دەردەدەن بە ناوی مایۆکینز کە دەچنە ناو خوێن و هەوکردنی ئەندامەکان کەم دەکەنەوە و بەرگری ئەنسۆلین ناهێڵن. ئەمەش وا دەکات مەترسی توشبوون بە شەکرەی جۆری دووەم و نەخۆشیەکانی دڵ بە شێوەیەکی بەرچاو دابەزێت. توێژینەوەکە دەری دەخات ئەو کەسانەی تەمەنی 40 ساڵیەوە دەست دەکەن بە وەرزشی بەرگری و هوەری جەنگی تەمەنی بایۆلۆژیان 10 ساڵ گەنجتر لەو کەسانەیە کە تەنها وەرزشێکی وەک ڕاکردن دەکەن. زانانی دانیمارک ڕوونی دەکەنەوە کە بەهێزبوونی ماسوولکەکان وا لە دڵ دەکات بە ماندووبوونێکی کەمتر خوێن بۆ هەموو جەستا بنێرێت. ئەمەش تەمەنی دڵ درێژ دەکات. هەروەها وەرزشی بەهێز دەبێتە هۆی پتەوبوونی ئێسکەکان و ڕێگری لە فشەڵبوونی ئێسک دەکات لە تەمەنی پیریدا. سپۆرانی دانیمارک ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە پێویستە هەفتانە بەلایەنی کەمەوە 2 جار وەرزشی بەهێز ئەنجام بدرێت. ئەوان دەڵێن تەندروستی مرۆڤ لە ناو ماسوولکەکانیدایە. هەرچەندە ماسوولکەکانت بەهێز بێت جەستە توانایەکی زیاتری هەیە بۆ بەرامبەربوونەوە لە نەخۆشیە درێژخایەنەکە. ئەم توێژینەوەیە تێگەشتنی گشتی بۆ وەرزش دەگۆڕێت و جەخت دەکاتەوە لەوەی بەهێزبوونی جەستەیی کلیلی سەرەکیە بۆ ژیانێکی درێژ و بێ نەخۆشی. عزیزانم ئێمە لە زۆرێک لە هەواڵەکانە باسی سوودەکانی وەرزشکردنمان بۆ کردن بۆ تەواوی جەستەمان. بە ئێستا بە ورد و درشتی بچینە ناو بابەتەکە و بە گرافیکێک بۆتان ڕوون بکەینەوە کە وەرزشکردن سوودی چییە. پێشەوەی بچینە لای سوودەکانی با کۆمەڵی ئامارتان بۆ ڕوون بکەمەوە کە بابزین تا چەندێک خەڵک پابەندبوونی خۆی هەیە بە وەرزشکردنی ڕۆژانە. جارێ پێش هەموو شتێ وەرزشکردنی ڕۆژانە چالاکیەکانی ڕۆژانە کە باسمان کرد 2 جۆری جیاوازی وەرزشکردنمان هەیە. وەرزشە سادەکان و وەرزشە توندەکانمان هەیە کە دواتر بەدڵنیاییەوە لەگە پسپۆری تایبەتە ئەچینە ناو بابەتەکە و یەکە بەیەکی پرسیارەکانتانی ئاڕاستاکەین. نزیکی لە 30 خەڵک لە جیهاندا ناچالاکن. ڕێژەیەکی زۆرە بەدڵنیاییەوە و ئەم ناچالاکیەش ئەگەرێتەوە یا بۆ شێوازی ژیانیان یا بۆ تەمەڵی کەسەکان یاخود بۆ ئەو ئیش و کاری کە هەیەە لەوانەیە لە شێوازێکی ئیشکردنێکیان هەبێ کە بۆ ماوەیەکی زۆر دابنیشن. بەڵام ئەمە هیچ کار نابێتە ڕێگریەک بۆ ئەوەی کە تۆ بیان و بینیتەوە بۆی کە نەتوانی وەرزشکردن بکەیت. بە تایبەت کە دوای ئەوە پێمانوتن چەند سوودی هەیە بەدڵنیاییەوە هەرێک لە ئێوە پێویستە وەرزش بکەن و پێویستە خۆتان پارێزن چونکە وەرزشکردن دەرمانێکی خۆڕاییە واتە دەرمانێکی بە خۆڕاییەکە هیچ پارەیەکی نییە کە هەر یەک لە ئێمە ئەتوانین بە سادەترین شێوە دەستمانکەوێت. جا هەر لە ماڵەکانی خۆمانەوە ئەتوانین وەرزش بکەین تا بچینە هۆڵەکانی لە ژوانی و تاوەکو ئەو باخ و پارکانی کە باسمان کرد لە پێشووترە. جا عزیزانم لە ئێستەیە پابەندبوونی خەڵک خانمان لە 34 پابەندە بن بە وەرزشکردنەوە و پیاوانیش لە 29. جالیندا لێرە خۆشبەختانە خانمان زیاتر پابەندبوونن هیوادارم پیاوانیش لێرەوە ئەم ڕێژەی بەرزکەینەوە بووی هەرچ
چۆنە بێت یەکسان بینەوە ڕێژەکەمان بەیەکەوە. ئەنجا وەرزشکردن ڕێژەی مردن بە لە سا 25 زیاد دەکات. لە جیهانە ئەو کەسانەی کە وەرزش ناکەن هۆکارن بۆ ئەوەی کە لە سا 25 مردن لە جیهانە بەرز بێتەوە و دەکرێت بەهۆی وەرزشکردنەوە لە هەر ساڵێکدا لە ڕێگری بکرێت لە 5 ملیۆن حاڵەتی گیان لەدەستان. واتە ئەگەر هەر یەکە لەلایەن خۆمانەوە هەڵسین بە وەرزشکردن 5 ملیۆن حاڵەتی گیان لەدەستان لە جیهانە کەمەکەینەوە. باش با ئێستا باسی ئەوە بکەین کە سوودەکانی ئەم وەرزشکردنە چی ئازیزانم. دیندا باسی ئەومان کرد کە زۆر سوودی هەیە. با ئێستا بە ورد و درشتی باسی ئەوە بکەین ئەم سوودانەی چییە؟ ڕێگریکردن لە شەکرە و نەخۆشەکانی دڵ. باسی ئەوە بکەین کاتێک کە ئێمە وەرزشەکەین ماسوولکەکانمان ئەو شەکرەی کە لە خوێنمانە هەیە ئەو گلوکۆزەی لە خوێنمانە هەیە بەکاری ئەهێنێتەوە و وەری ئەگرێت. جا ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بە بەردەوامی شەکری خوێنمان بە هاوسەنگی لە خوێنمانە بمێنێتەوە و تووشی نەخۆشەکانی شەکرە نەبین و بە تایبەتی شەکری جۆری دوو. لە هەمان کاتان نەخۆشەکانی دڵ وەرزشکردن چوریە زیان بەخشەکانی دڵ کەمەکاتەوە و چوریە سوود بەخشەکانیش بەرزەکاتەوە. واتە LDL کەمەکاتەوە و HDL بەرزەکاتەوە کە HDL چوریە سوود بەخشەکانە لە دڵمانە. بە دڵنیاییەوە ڕێڕەوی خوێن و پیاڕۆشنی خوێنمان باشترەکات کە ئەمە زۆر سوودی هەیە و هەموو هۆکارەکانی تر پێوەستە بەمەوە کە ڕێڕەوی خوێن و پیاڕۆشنی خوێنمان باشتر و خێراترەکات. جا ئەزیزانم یەکێکی تر لە پارێزگارەکانی خۆپارێزیە و لە شێرپەنجە و بەهێزبوونی بەرگری. ئەمەش هەواڵی خۆشە بە دڵنیاییەوە چونکە وەک ئاماژەم پێیا ڕێڕەوی خوێنمان و پیاڕۆشنی خوێنمان زیاترەکات. لەم کاتەیە هۆرمۆنەکانی کە تایبەت کە لە خوێنمانە ئەو خانە خڕۆکە سپی و سوورانەی کە لە خوێنمانە هەیە بە بڕێکی باشتر و چالاکتر ئیشەکەن. جا خانە خڕۆکە سپیەکان فرمانی بەرگری جەستەمانن. ئەم خانانە کە چالاکتر بن بە دڵنیاییەوە یارمەتی پاراستنی خانە شێرپەنجەکانمانێن و هێرشەکەنە سەریان و خانە شێرپەنجەکانمانە کوژن و تەواوی سیستمی بەرگریشمان بڵنیەوە چالاکەکەن. بەڵنیایەوە ڕێخستنی هەرسوو بەهێزبوونی ماسوولکەکانیش لەگەڵیشیە ئاسوودەیی دەروون و ڕێگریکردن لە خەمۆکی کە ئەو بە ورد و درشتی ئەچینە ناو بابەتەکەەوە. بە دڵنیاییەوە هەر چالاکیە کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەیکەین بە تایبەت لە مێشکمانە کۆمەڵی هۆرمۆنی تایبەت دەرەجە لیندا سێ هۆرمۆنی تایبەت هەیە کە هۆرمۆنی ئیندۆرفین و دۆپامین و سیرۆتۆنین. ئەم سێ هۆرمۆنە هۆرمۆنی دڵخۆشین و هۆرمۆنی خۆشبەختین. جا لە کاتی وەرزشکردنا دەرەجێت و لە مێشکمانەوە دەرەجێت کە بە دڵنیاییەوە هۆکارە بۆ ئەوەی کە گۆشەگیری و خەمۆشیمان کەم بێتەوە لە ژیانی ڕۆژانەمانە. ئێمە وەکووتمان کاتێکە وەرزشەکەی لانی کۆمەڵایەتیت بێزە بێت و ئەمە شواکات کە دووربی لە نەخۆشیەکانی وەک دەرونی نەخۆشی خەمۆکیەکان. ئەجا گرافیکی ترمان هەیە سەبارەت بە ڕێنمایی WHO سەبارەت بە وەرزشکردن کە وەرزشی ئەنجامدرا و لە هەفتەیەکە چەنە. خۆی ئێمە دوو جۆ وەرزشمان هەیە وەرزشی مامناوەند یاخود وەرزشی قورس. ئەجا باسی بکەین بۆ بینەران بزانین لە هەفتەیەکە گونجاوە چەندێک وەرزش بکەن بۆ ئەوەی کە تەندروست بن. لە وەرزشی مامناوەندا لە چالاکی مامناوەندا 15 خولەک بەلایەنی کەمەوە 150 خولەک بەلایەنی کەمەوە پێویستەکە لە هەفتەیەکە وەرزش بکەن. باشە بۆ چالاکی قورس پێویستەکە لە هەفتەیەکە 75 بۆ 150 خولەک کەسەکە وەرزش بکات. ئەمە بڕی پێویستی وەرزشە بۆ ئەوەی کەسەکە لە ئاستێکی ئاساییە بێت واتە ئاساییە لەوە زیاتر بکرێت. بەڵام ئەوەیان مەرجە کە بکرێت ئەو ڕێژەیە چکە خۆی ڕێژەکە کەمە. کاتێک دابەشەکەیتەوە بەسەر حوتا ڕێژەکە زۆر کەمە بێتەوە بێگومان پێویستەکە زیاتر لەوە بکەین بەڵامەوە باسی بڕی ئاسایی ئەکەین. ئەجا بە گرافیکەکەی دواتر ئەگەر هاوکارانم یارمەتیم بن باسی ڕێنمایی WHO بە وەرزشکردن لە مناڵانە و نەوجەوانان. ئەوەی ئێستا باسمان کرد سەبارەت بە گەورەکان بوو. لە مناڵان پێویستەکە بەلایەنی کەمەوە لە هەر هەفتەیەکە 60 خولەک وەرزش بکرێت. ئایا وەرزشەکە مامناوەند بێ یاخود قورس بێت. واتە لە هەر مناڵێکە یاخود لە هەر نەوجەوانێکە پێویستەکە لە هەفتەیەکە 60 خولەک وەرزش بکات بۆ ئەوەی کە تەندروست بێت. ئەو 60 خولەکە مەرجە لە هەفتەیەکە کە بکرێت. بڵێ جالیندا هیوادارین هاوڵاتیان هەم خۆیان هەم منداڵەکانیان هەن بن بۆ ئەوەی کە وەرزش بکەن. جا ئەتوانن ئەو دایک و باوکانە بەیەکەوە هەستن دەستی مناڵەکانیان بگرن یا بڕۆن بۆ هۆڵەکانی لە جوانی یا بۆ ئەو هەموو پارکە جوانی کە هەمانە لە ژیانی ڕۆژانەمانە. جالیندا بە ورد و درشتێکی ناو بابەتەکەەوە سپۆری تایبەتمان بە وەرزش لەگەڵایە کە کۆمەڵە پرسەری زۆرمان هەیە ئاراسەکەین. بەڵام پێشەوە ئەزیزان بەچینە وچانێکی کورت و ئەگەڕێینەوە وەلاتان.
دووبارە سڵاتان لەبێ ئەزیزانم جابۆی بە ورد و درشتی بچینەوە ناو بابەتی وەرزش و یەکە بەیەکەی وەڵامە پرسیارەکانمان ئاراسەی دکتۆری تایبەت بکەین. میوانداری زۆر بەڕێز دکتۆر دیمەن فەرەجمان کردووە سپۆری تەندروستی وەرزش. زۆر بەخێربێ دکتۆریان، زۆر خۆشحاڵی دکتۆر. ئەمەیە لە سەرەتاوە بۆ دەست پێ بکەم جۆرە جیاوازەکانی وەرزش چین؟ زۆر جار زۆر بیستومانە زۆر وەرزشی جیاواز هەیە، وەرزشی چالاکی جەستەیی هەیە، وەرزشی ڕۆحی هەیە، زۆر وەرزشی جیاواز هەیە. ئەگەر بکرێت پۆلەنکاریەکمان بۆ بکەیت و پێشمان بڵێ کام جۆری وەرزش باشترین و بەسیترینە بۆ ژیانی ڕۆژانەمان. سپاسانەکەم بۆ ڕژاندنی ئەم تەوەرە دیارە بەرنامە زۆر ئەکرێ لەسەر پێشکەوتنی ڕۆشنبیری وەرزشی بۆ هەر تاکی کۆمەلگا کە ئەمە بنیادنانی بنەمایەکی تەندروستی کۆمەلگایەکی تەندروستە. ئەگەر باسی وەرزشەکان بکەین لە پیادەڕەویەوە با دەست پێکن کە ئاسانترینیانە کە هەموو کەسێک ئەتوانێت بیکە، هەتا قورسترینیان کە با بڵێن وەکو وەرزش وەکو بۆدی بڵدنگ با بڵێن کە لەش جوانیەکانە. ئێمە با بزانین وەرزش بۆ چمە بەستێک ئەنجامەین. یەکەم ئەگەر بۆ تەندروستی ئاساییە ئەبێ پۆلێنی کەین لەسەر بنەمای تەمەن مناڵ هەرزەکار با بڵێن تەمەنی مامناوت بڵێن 40 ساڵ بۆ 50 ساڵ و بە ساڵاچوو ئەمانە هەر جۆرە وەرزشیە بکەن تەمەنەکان ئەبێ ڕەچاو بکرێ. بۆ نمونە کوتم پیادەڕەوی، مەلەوانی، یاری ئاسن، ئایرۆبیک، هیت کاردیۆ، سەماکردن، جۆرێ سەما هەیە کە زۆمبای پێ ئەڵێن و جۆرەکانی زۆرە. یۆگا هەرچەند یۆگا پێیان خۆش نییە پێ بڵێن و وەرزش، بەڵام با بڵێن تەکنیکێکی ڕۆحی جەستەیە. ئەمانە هەمووی جوڵە، ئەمانە هەمووی بە دەرەوە دووری خینەوە ماڵەوەمان هەیە. ئەتوانین لە یوتیوبەوە چەندین جوڵەی سترێچینگ بکەین هەر لە ماڵەوە، کەواتە هەموو جوڵەیە کە وای لێ ببێ کە ماسول کە سترێچ بکە، سوڕی خوێن چالاکە، لێدانی دڵ ئاستی بەرز بێتەوە و سوڕی با بڵێن لەش گرم دابێ، هەست بکە کە تۆ ئەکتیڤیتیەک هاتە ژیانتەوە جوڵەیەک ئەنجام درا سوود بەخشە. ئتر ئەمە هەر یەکی و بەپی قەبارە و ژمارە بە ئەندازەی جوڵەکە کاری خۆیەکە. کارەکەش چۆنە؟ من ئامانجم چیە لەم جوڵەیە؟ ئایا داوەزاندنی کێشە؟ ئایا تەنها بۆ سوودگەیاندنە بە جەستەیەکی تەندروست بۆی کێشم زیانە بێ، یان من بۆ نمونە تەنها ڕێژەی شەکرەم تۆزێ بەرزە ئەمێ کالۆری سەرف بکەم، یان ئەمەوێت فشاری خوێنم بەهۆی باری دەرونیەوەم هیچ کێشەیەکم نییە کۆکو فاحسی مختەبەریم کردووە کێشەیەکی ناو با بڵێن ڕژێنەکانی خوێنمە هیچ کێشەیەکم نییە، بەس فشاری خوێنم لەگەڵا لەوانێ باری دەرونیم ئارام نەبێ، وەرزشەکەم بۆی باری دەرونیم ئارام. کەواتە بوارەکان زۆرە. ئێمە ئەتوانین بەو شێوازە پۆلێنیک ناتوانین بڵین فلان وەرزش لەمە باشترە، بەڵام ئیدامە واتە بەردەوامی. لە هەمان کاتیشە تەکنیکی هەناسەدان ئێمە ئەڵێن کە باسی جیهازی دڵ ئەکەین، یان کۆئەندامی دڵ و سوڕی خوێن و کۆئەندامی با بڵێن هەستەوەرەکانمان پێویستی بە ئۆکسجینە. لە کاتێکە من جوڵە ئەەکەم پێویستم بە زۆرترین ڕێژەی تەغزیەیە، زۆرترین ڕێژەی ئۆکسجینە کە بگا بە خانەکانم بۆی یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە چیم پێ ئەبەخشیە و ئەوەی کە من لە مێشکمایە بماتەوە. ناکرێ من لە قاعەیەکی داخراوی بێ ئۆکسجین و دنیای عارەقەکەمەوە بەبێ ئاوی لەگەڵا بەکاربێنم و هەناسەدانم تونگ بێ بمێ ماسوولکە بەهێز کەم و یاخود. کەواتە جۆری زۆرە و هەر یەکی دنیای سوود ئەگەیەنێت. اینجا ئێمە ئەمانەیە بزانین ئامانجەکە کە بپێکین بۆ چ جۆرێکە. دەست خۆش دکتۆر باسێکی ئەو تەکنیکانمان بۆ بکە کە ئێستا ئەتوانی بگەینی. بەرمونە باسی تەکنیکی هەناسەدانت کرد. ئایا وەرزشوانان یاخود کەسێکی ئاسایی چۆن تەکنیکی هەناسەدان پەیڕەو بکات بۆ ئەوەی کە تەندروستی باش بێ، هەم لە کاتی ئاساییە هەم لە کاتی وەرزشکردنە؟ دیارە هەناسەدانی هەموو ئینسانێکی نۆرماڵ بەبێ ئەوەی هیچ وروژێنەرێک هەبێ یاخود هیچ سترێسێکی هەبێ کە دانیشتویت لە 12 بۆ 13 ڕێژەی لە 1 دقەیە ئەمە نۆرماڵە. بۆ نمونە ئەڵێ من
دانیشتومە بیر ئەەکەمەوە لە خۆتەوە هەناسەدانە سەری عەبێ بتوێنێتەوە میکانیزمی لەش واولەکە ئۆکسسیژین بگەێنێتە خانەکانی مێشک بۆ لە بەرەی بۆی بزانێت تەرکیزکە بزانێت کارەکانی بکە کاتە من هەکو وەرزشکارێک زۆر گرنگە لە ئەنجامانی هەر جۆڵەیەکی وەرزشیە بۆ نمونە بە چەند تکرار واتە چەند دووبارە بوونەوە بۆ نمونە 3 دەیەکە 3 بیستیەکە 3 15یەکە لە نێواندی ڕێستەکانە 5 هەناسەی قوڵ هەڵمژێت ئەمە ئیجبار یعنی گەیاندنی ئۆکسسیژین و خەزیێنەی ئۆکسسیژین لە ناوخانەکانی مێشکمە نەگاتە ئەوەی کە من شین و مۆر ببمەوە و هەناسەم لێ بڕاومە چیە جوڵەیەکی وەرزشی یەکەم ئەمە ئەسڵەن عەزیەتی خانەکانی جەستایە جۆرە وەرزشێکمان هەیە بێغیاب ئۆکسسیژینی پێڵن بەبێ ئامادەبوونی ئۆکسسیژین ئەمە ڕاهێنانە ئەها کە ماماکەنە لوتیانەوە جهدێکی زۆرەکەن ئەمە ناکرێت لە پڕ ئەبێ زۆر وردە دڵ چیەکە احتیاطی خۆیەخا بۆ نمونە کاتێکە لە کاتی ڕەمەزانە با بڵین کاتێک یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ لەش خۆراکی لێ ئەبڕێت تووشی شۆکێک ئەبێت هەڵەسێت ئینزارێک بەخۆی ئەیە ئەڵێ خۆراکم لێ بڕاوە کاتە من ئەوێ احتیاطێ بخەم خەزیێنەیە بخەم بۆ سبینێ نەکە هەمان ئینزار بکەومەوە لەش خۆی احتیاطی خۆیەکە کەواتە زۆر گرنگە من نەگەمە ئەو ئاستی توندەی جۆری وەرزشی کە من ئەمەوێ بیکەم بەبێ ئامادەبوونی ئۆکسسیژین ئەو جوڵەیە بکەم کاتەکو کەسێکی نۆرماڵ من زۆر مهمە و مەزەخەیەک لە باتی ئاوەکە خۆی سەرکەوێ بۆ تانکی سەربان من پێی ئەگەیەنم بە سەریعتر و زووتر پێ بگا ئەمە ئەو ئۆکسسیژینی کە ئەمەوێت طبعا لە ڕێی لێدانی دڵەوە هێوربوونەوەی ترپەی دڵە و هێوەربوونەوەی بۆ نمونە فشاری خوێنە ئەمانە هەمووی هێورەکەم و لە ڕێی چیەوە و زووتر استشفان بۆ گەڕێتەوە بۆی بتوانم تکرارەکە ئاسانتر بکەم دکتۆر یەکێک لە قسەکانی هاوڵاتیان یاخود زۆر ئەم قسەیەمان بیسووە کە ئەڵێن وەرزشکردن ئەگەر هەناسە بڕکێ و پێ نەکەوێت یاخود ئەگەر دڵە پەلەپەل نەکە و لایانی دڵە زیاد نەکە ئەمە وەرزشکردنی پێ ناوچە یاخود سوودێ پێ ناگەێنێ ئەمە ڕاستە ئەم قسە دکتۆر خۆی چییە هەموو مەسڵێک یاخود هەموو کۆئەندامێک لە جەستەیە ئەبێ وروژێنەری هەبێت ئێستا ماسولکە ئەگەر بۆ نمونە هەمیشە ئەو نمونەیە هێنینەوە ئەگەر 250 غرام من تەمرینی پێ بکەم بۆ نمونە بۆ بایسپس بێ تەمرینی پێ ئەەکەم بۆ ماوەی 48 ساعات ماسولکە تەکەیفەکە واتە ئەو پچرانە وردە دروستە بێ لە مەسڵەکان بۆی بە شێوەیەکی گەورەتر بەپی ئەو 250 غرامە دروست بێتەوە ئەی من هەتاکەی ئەم 250 بەڵێ من ئامادە بوو بۆ 250 غرام دواتر ئەبێ من بیکەم بە 500 غرام بۆی بەپی ئەو 500 غرامە من مەسڵەکەم ئامادە بێتەوە دوای ئەیکەم بە چیلۆیە دوای ئەیکەم بەم شێوازە ئەو هەناسە بڕکێ چۆنە ئێمە ئێستاوتم ئەگەر ڕۆشتنی ئاسایی بڕۆین تەنها بۆ سووتاندنی کالۆریە و سۆڕی خوێنم چالاکەکە بەڵام دڵم زۆر نۆرمەڵ لێیە ناتوانم بڵێم دڵم بەهێز بوو بەڵام بۆ سۆڕی خوێن بۆ گەیاندنی ئۆکسسیژین و خۆراک بۆ خانەکان ئێستا نمونە هێنینەوە نەمیشە ئینەکان بە نمونە نزیکەمە بۆ کەسانی سادە ینی ژیانێکی سادەی خۆمان کاتێک کە تۆوێک ئەڕژێن لە پێشان نابێت بە گوڵ و گەڵا لە پێشە ڕێکداوتێ ئەو ڕێگە پێچێ لەوانێ مانیەکی پێچلانە 2 هەفتە حەسب ئەوینە وردە کاتێک کە سەر ئەکشێنێتە دەرەوە کەی لە بەرەکەیە خوین ماوەیەکی پێچێ لەوانێ ساڵ 2 ساڵ ئێمە شەتوانین بڵین وەرزش کاتێک کە دەست پێەکە ڕێکدا ئەکوتێت لە سەرەتاوە دەست پێەکەین لەگەڵیا خۆراک تەغزیی باشی ئەینێواتە خۆراک لە ڕێی خۆراکی دەرەکی و خۆراکی ڕۆحی و خۆراکی کە جەستە ئەو وزەیە ئەیکاتەوە بۆ خۆراکی کە وردە جسمانچی لێکە یان ئەو چاوریە زیایە یان ئەو شەکرە زیایی کە ئەی سووتێنێ ئەی کات بۆ جسمە تەندروستە یاخود بۆ لەشە تەندروستەی کە ئێمە ئەمانەوێ ئەو هەناسە بڕکێیە ئەبێ ڕای بێنین تە دڵ چی لێت تەکەیفەکات کاتێک کە بۆ بنمونە کە فشاری خوێن زیاکە یان ترپەی دڵ لێ ئەیە چی ئەکات خوێن بەر خوێن هێنەرەکان شا دەمارەکان ئەکشێت کاتێکە کشە تەوژمی خوێن زیاتر ئەڕوات کاتێککە تەوژمی خوێن زیا ئەڕوات ئەجێتە خانەکان و سیەکانمان تەسفیەکە گێنێتە خانەکانی جەستا کاتە تێر ئۆکسسیژینە تێر خۆراکە منیش ئەوم ئەوێت بەپی ئەو پێویستی کە من ئەمێ مەخزونم هەیەی بۆیە ئتر وردە ڕایەت بەڵام
ئایا بەرنامەی هەمیشە ئەبێت پێی دڵوا بکات و کەسەکە بگاتە مەرحەلەیە کە دڵی بوەستێ نەخێر ئەبێت تەکەیف کا وردە یعنی ئێمە زۆر جار هێڵن لە ڕۆشتنی ئاسایی و ما با 2 هەفتەی ئەوڵ ڕۆشتنی ئاسایی تۆزێ ئاستەکە و بەرزترکە بیکە بە ڕۆشتنی خێرا دوایی لە خێراوە بیکە بە هەرولە لە هەرولە بیکە بە ڕاکردن کاتە ستێپ بای ستێپ هەتا دڵ تەکەیفەکە هەتا لەش تەکەیفەکە بۆی کێشەی لاوەکی بۆ دروست نەبێ لەوانەیە بە شێوازی وتنەکەی بڵێ وڵات دڵ هەتا خێرا لێنەیە شێوازی وتنەکەی عشوایی بێ بەڵام خۆی لە ڕێی تەندروستیە و من بۆ نمونە من نامەوێت من تەنهامێ شەکرم بسووتێنم من کەسێکم وا بیرەکەمەوە شەکرم تۆزێ بەرزە ئەتر بەهۆی سترێسەوە بەهۆی نائارامیەوە بەهۆی ڕێژەی شەکل لە لەشا زۆر بەهۆی کەمی ئۆنسۆلینەوە بە هەر حاڵێک بێ منەمێ بەس بیسووتێن من نامەوێت لەشم ببێ بە ماسوولکە و دڵم خێرا لێ بە ڕۆژانە ڕۆشتنی ئاساییەکەم نیو سەعات 3 چارەک بە پێی توانای کەسەکە ئەتوانم کالۆریەکەم بسووتێنم و ئەو هەدەفەی کە خۆم ئەمێ بی پێکم بەڵام کە بەعکسەوە بمەوێت نەخێر جەستێکی تەندروست و بمێ پەلەکانی خوارەوە بەهێز بێت بۆی کێشە ئەژنەوە بۆ دروست نەبێت چی و چی ئەمە ئەتوانین بیکەین بە ڕۆشنێکی خێرا و دوای ئەوە ڕاکردنێکی سووک دوای ئەو ڕاکردنێکی درێژ مەودا درێژ ئەمانەتر بە پێی ستێپ چۆن هەنگاو بە هەنگاو ئەچینە لە نهۆم یەکەم و ئەچینە نهۆمی دووهەم بە یەک باز ناتوانین بچین ئەویش هەر بەو شێوازە دەستخۆش دکتۆر باسی ئەوت کرد کە هەمووی قۆناغ بە قۆناغا لە یەکێک لە قسەکانتە سەرنجی ڕاکێشان باسی دانانی دەمامکت کرد ئەم پرۆسەیە چییە ئایا چ کاتێک وەرزشوانەکە ئەگاتە ئەو ئاستا گەیشتە ئەم ئاستا ئەوە چ سوودێکی بۆ تەندروستی ئەو هەیە کە بۆ شێوە دەمامکدا بنێ خۆی ئەو جۆرە دەمامکە بۆ ئەڵێ جهد بیغیاب ئۆکسسیژین ئێمە کاتێککە دڵمانەکەوێتە پەلەپەل و سەریع پێسمان بۆ ئۆکسسیژینە نیزامی ئۆکسسیژینی یعنی سیستمی ئۆکسسیژینی کارەکە یەک چیەکە ئەو جۆدەکە بە کەمترین ڕێژەی ئۆکسسیژین بۆی دڵ بەرگەگرتنی زیاتر بێ بەرگەگرتن چۆن بڵین ئێستا دیسانینەوە سەر ڕۆژوو بوون بەرگەگرتنی لەش بۆ نەخواردن زیاکە لە خلالی 3-4 ڕۆژی ئەوڵە دوایی کە ئەگەیتە ئەخیری مانگی ڕەمەزان بۆ ڕۆژی ئایندە کە بەیانەکەی هەڵەسیت نان بخۆی بەرگە و گرتوتوانی نەشی خۆیت یعنی بەرگەگرتن بەو شێوازە هەموو ئامێرەکان و سووری خوێن و کۆئەندامی دڵ و هەمووی بۆ بە بەرگەگرتنی هێز وەتوانە یان مقاومە بە غیابی ئۆکسسیژین ئەمەش ڕاهێنانی زۆر وردی ئەوێ ناکرێ هەموو کەسێک بچی ئەمە بکە ئەبێ لەژێر چاودێری ڕاهێنەرابێت دەمامەکەکەەوە نییە بڵێ خینکێنە نەخێر تۆزێ ئۆکسسیژینەها وەکو لۆدێکە خاتە عارەقی پێکاتەوە سۆری خوێن سەریعتر تۆ هەست بکە کە پەنجەیەکە پەنجە بخەرە سەری خوێن مێڵە بگاتە شوێنێک سەر سوورە بێتەوە شینە بێتەوە لەبەر ئۆکسسیژینی باش بۆ ناڕوە کاتێککە دەست بەرەیت ئاساییە بێتەوە ئەویش بەپی تەوقیتە بەپی کاتە بەپی وەختە و ستێپ بای ستێپ ئەم شتە ئەوە کاتانە و کەسانە زیاتر ئەیکەن کە بەرزکردنەوەی قورسایی بۆی بۆ لە حەزەیە کاتێک ئەمە نمونەیە کە لە نمونە یاریەکان کاتێککە قورسایی بەرزەکاتەوە لە حاڵەتی خەتفا هەناسە لە خۆیان بڕێ بۆی بتوانێت خەتف بکە لەو تەوقیتە ئازێتی دڵی نەیە بۆ لەو لەشە بەرگەی هەیە دڵی بەرگەی گرتووە بۆ ئەنجامانی ئەو جوڵە قورسە زۆر دکتۆر با بچینە ناو ئەو کەسانەی کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە بۆ نمونە وەکو شەکرە و وەکو نەخۆشیەکانی دڵ کەسانی کە ئەم نەخۆشیانیان هەیە چۆن وەرزش بکەن زۆر جار پێیانەوتن نابێ وەرزشی قورس ئەنجام بن واتە باشترین جۆری وەرزش بۆ ئەوان کە ئەوترێ بۆ نمونە ڕێکردنە لە ناو ئاوا ئەین با بڵین لە مەلەوانگەکانە ئایا باشترین جۆری وەرزش بۆ ئەم کەسانی کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە چین دکتۆرە ئێمە کێشەیەکمان هەیە لەم کۆمەڵگایە ئێستا گەنجیش کێشەی فشاری خوێن و شەکرەی هەیە و کێشەی جەستەیی ناڕێکی جەستەیی هەیە ئەترایە کێشەی بڕبڕی پشتی هەیە بەهۆی شەونە خونی کۆمپیوتەر و مۆبایل و ئەم بابەتانە بەهۆی ئیشەکەی لە ئۆفیسە لە بەیانەوە تا ئێوارە ئەمە کێشەی زۆر بۆ خۆیان نەک هەر تەنها بە ساڵات چویان چوو بێتە تەمەنەوە ئەمە زۆر گرنگە بچنە لای کەسێکی پسپۆڕ خۆشەویستیم بۆ هەموو ڕاهێنەرێکی بەتوانە کە بەڕاستی من دای منەڵێم هەتا هۆڵی لە ژوانی زیابێت تەندروستی بەرەو پێشەوە ئەڕوا بەڵام تکایەک
بۆ ئەو کەسانی کە خوێندنەوەیان لەسەر بواری تەندروستی بەقوڵی لە بواری نەخۆشیەکان و مامەڵەکردن بە وەرزش لەگەڵیا هیوادارم زۆر لی نزیک نەبنەوە. بۆچی؟ کاتێ من کە ئەو شەهادەیە بەدەستە هێنم لە بواری لەشڕێکیە و هەمیشە باسمان کردووە، ئەتوانم جوانترین لەش لە ناو لە هەیکەلێکە نەحتی کەم واتە دروستی کەم یان وێنای کەم پسپۆڕیم لەو بوارا وەرگرتووە. بەڵام کاتێک کە من کەسێک حەبێک دەرمانی وەرەگرێ ئەبێ من معلوماتەمە بێسەر بۆ حەبی کە وەری گرتووە ئایا ئەم حەبە مودەڕیرە واتە میزی زۆر پێکە یان کێشەی بۆ گورچیلی دروست ناکە یان ئەم کەسە زۆر شتی کە ناچینە بواری دەرمانەکەەوە دکتۆر خۆی ئەیزانێ یان ئەم کەسە ئۆنسۆلین وەرەگرێ کە شەکرەتی یان نەخێر حەبی مساعد وەرەگرێ من چ جۆرە وەرزشێکی ئەبێ بەمێ ئەمە ئەبێ قوڵ بوو بێتەوە لەو بوار ناکرێ من کەسێکی ئاسایی جوڵی وەرزشی بمێ لەگەڵ کەسێکە کە فشاری خوێنیە باشە فشاری خوێنی هەیە منم حەبەم وەرگتۆ بەڵام نەچۆ بەلای بزانێ دڵی چێتی ئەڵێ هیچ نییە تۆ حەبی زەختە پێداگرمی خاتە سەر لۆدێ کێشەی بۆ دروستەکە لەبەرەوەی دەسکبوونەوەی خوێنبەر و خوێنهێنەرەکانی یاخود شادەمارە گەورەکانی دەسکبوونەوەی کاتی خاتە سەر ئەو لۆدە خۆشتەزانی کە چی ڕوئەیە لەسەر ئەو فشالە دڵیشی نەبووە بە ماسوولکە ترپەی دڵی خێراەکە هەموو سیستمی لەشی ئەگۆڕی لانی تووشی شۆکیکە و زۆر شتیکە یعنی ناچینە تەفاسیل هیوادارم ئەو کەسە نەچێتە ژێرباری ئەوەی کە ئاساییە بڵێ من وەرزشی زۆر سوک سترێچینگ ڕۆشتنی ئاسایی لەسەر ترێدمێڵ بە مەرجێ ئەگەر کێشەی ئەژنۆی نەبێ کێشەی فەقراتی پشتی نەبێت بزانێت چەند مامەڵە لەگەڵ ئەوینانە دوو ئەبێ بەسەر سەریەوە بێ بۆ نمونە کاتێک ئەچێتە سەر هەچ ئامێرێکی بەهێزکردنی پەلەکانی خوارەوە بۆ قاچی ئەبێ لەگەڵ یابێت ئەوە نییە بڵێ من ڕەچەتەیەکی ئەمە یاخود نووسینێکی ئێمێ پرۆگرامی ئێمە بڕۆ ئەوە بکە سێجاردەی سێجار پانزەی ئەبێ ئاگام لە ترپەی دڵی بێت ئەبێ ئاگام لە هەناسەدانی وێ ئەبێ ئاگام لێ بێت دەموچایی گرژەکە ئازارێ دروستەکە چون ئەم کەسە بە مروری ژیانی نەچۆتە وەرزشەوە وەرزشی نەکرێسا دکتۆر پێی وتۆ بڕۆ وەرزش بکە کاتێکەیەتە سەر منی خەمە سەر ئەو لۆدە مەسڵەکانی تووشی شۆکە بێ لێدانی دڵی خێرا لێە بەبێ بێئاگایانە ترپەی دڵی بۆ لێ بن ئەبێ من بیخەمە سەر جۆدێک لە پێشە بۆ نمونە لە 70 بۆ 80 هینی نۆرمەڵی ئینسان لە دەقەیەکە وای لێ بکەم لە بیدایەتە نەوە لێبە دوای فترێ بگاتە 100 دوای بگاتە 120 ئەقسا بۆ کەسانی کە کێشەی دڵیانە نابێ بگاتە 130 ئەگەر تەکەی و فیشی کردبێت خۆی کێشەی هەیە جیهازی بۆ دانراوە سامن لامە ڕاجعەکەم جیهازی بۆ دانراوە 3-4 ساڵە لە لامە ئەزانم کە چۆن مامەڵەی لەگەڵەکەم هەتای سە نەگەشتومەتە ئاستی بەرز سووک مام ناوەند دایە بەزێنمەوە سەر سووک ئەی بەمەوە سەر مام ناوەند قەت نەمێشتۆ بگاتەوەی ئاستی کە سەر و چونمە ئامێرەکەی بابڕێەوە لەوانەیە من کێشە بۆ ئامێرەکەی دروستکەم کەواتە بۆ سەبارەت بە ڕۆیشتن لە ناو ئاوە بەڵێ دکتۆر ئەڵێ بڕۆ لە ناو ئاوا بڕۆ ئەگەر ڕاهێنەریشی نەبێ لە ناو ژینگەیەکە ئەجوڵێ کە کێشی لەشی ڕوبعهێندەیە ئەگەر نیو هێندە بێت کاتێکە لەگەڵ بەرگری ئاوا ئیش ئەکات یەک خۆی بە ئاگایە لە جوڵەکان ڕۆیشتن چی دروستەکە یەک کالۆریە سووتێنێ دوو ئەو بەرگریە ماسوولکەکانی پەلەکانی خوارەوەی بەهێزەکە ئەگەر مەلە نەزانێ ئەگەر مەلەوانیش بزانێ ئەوە لە پەنجەی قاچیەوە هەتا تەوقی سەری ماسوولکەکانی ملی هەمووی ئەجوڵێ کەواتە ژینگەیەکی پارێزراوە هەڵە قبول ناکە مەگەر خۆ بە متعامل شتێک بە هەڵە من کە مەلە فێرە بمە بێت لەژە دەستی کەسێکی پسپۆڕە فێری مەلابم کاتە من تەکنیکەکەم بە باشی ئەنجامێم کاتێک کە ماندووە بم ئۆڵڕێدی ئەوەستم تۆزە سراحەتەکەم هەناسێ قۆڵ هەڵەمژم دواتر لێرە من دوور کەوتمەوە بۆ سەعاتێک بۆ 2 سەعات لە ژینگە و ژاوەژاوی دەرەوە کاتە من باری دەرونی ئارام بوو گلاندەکانم هەمووی هێورە بێتەوە کاتی ئێمە دەرەوە لە ژینگەیەن هەست بە مادوێتی جەستەیی ئەەکەم بەڵام هەست بە ئارامێکی دەرونی ئەەکەم ئەم ڕژێنانەی کە ئەڕژێکە پێویستمە گەڕێمە بۆ ئستیشفا زوو لەش هەڵەسێ بە معالەجەی خۆی شتەکان ترپەی دڵخاوە کاتەوە وتمان
پاراسەمپاوی ئەم گلاندان عکسە زەخت ئابەزێنێتەوە شەکرە نۆرمەڵەکاتەوە ئینەکان با بڵێن شادەمارەکان وردە ئەچێتەوە جێی خۆی کاتە بۆیە دکتۆر ئاماژە بەواکە کە بچێتە ژینگەی ئاو لەسەر خۆی خۆ ئەگەر کەسێکی پسپۆر بتوانێت جوڵی ناو ئاو تەنها ڕۆشتن پێی بکە ئەوە زۆر گرنگە دیسان ئەیڵێمەوە ئەبێ ئاگادار بێ ئەم کەسە کێشەی فقراتی پشتی نەبێت چکم جوڵێ هەیە لە ناو ئاویشە هەنێ مەلە هەیە گەر مشکلی فقراتی پشتی هەبێ هەنێ جوڵەی و جۆرە وەرزشێک هەیە ناتوانێت بیکات. دەستخۆش دکتۆر. دکتۆر باسی پەیوەندی نێوان خەو و وەرزش بکەین. زۆر جار وامان بیستواڵە کاتێک کەسێک وەرزشوانە ئەگەر خەوەکەی ڕێک نەبێت سوود لە وەرزشەکەی نابینێ. ئایا ئەو پەیوەندیە چییە لە نێوانیانە یاخود چۆنە؟ ئەو کەسێک کە وەرزشەکە دیارە ئامانجی ئەوەیە کە ماسوولکەکانی بەهێزکە. بەڵێ. ئەو قوتمان شەکرەی ئەگەر بەرز بێت دای بەزێنێ یان هاوسەنگی کاتەوە یارمەتی دەربێ بۆی گلاندەکان بە باشی ریسایکل ببنەوە ئێمە ئەزانین و هەموو دکتۆرێکیش باسێکە ریسایکل بوونەوەی جەستە لە کاتێکا بێت کە لەش لە خامۆشییا بێت واتە هیچ هەستەوەرێکە ئیش نەکات تەنانەت تۆ پاڵکەوتوی ئەڵێ من با هۆرمۆنەکان بە تایبەتی میلاتۆنین با من بڕژێت بەڵام چاو ترپەترپەکە و خەیاڵە لای مەجموعەیە کێش هەیە ئەمە لەویا هیچ ریسایکلێ دروست نابێت بەڵام ئارام خۆتە ئارامگرە بوو لە بەرۆی مێشک جارێ مشکلەی تۆ حەلەکە چکم بە ئاگایت هەستی چاوە هێشتا ماوێتی گوێچکەکانە هێشتا هەستەوەرەکانە ئیشەکە کاتە کەچیتە مەرحەلەی خامۆش بوونەوە کە بێ ئاگایت ئەمە هینێکی نۆرمەڵی لەشی ئینسانە ئینجا لەش ئەکەوێتە چی خۆی ریسایکلەکات خۆی پاک ئەکاتەوە گورچیلە شتە زیادڕەوەکان فڕێئەداتە دەرەوە ڕیخۆڵە ئیشی خۆی کاتەوە بەبێ گرژی چم خواردنی بۆ نایەت ڕیخۆڵە خۆی پاکەکاتەوە گلاندەکان ئەتر ئەکەونەوەی کە کامە باشە و کامە خراپە فڕێئەیاتە دەرەوە یعنی هۆکو چۆن تۆ ماڵ کە میوانیت هەمووش پرزەیە کاتێک کە میوانەکانە ڕۆنەوە ماڵەکە پاکەکەینەوە بۆیە ئەویش کاتێک کە هەموو شتێک خامۆش ئەکەوێتە پاکردنەوەی جەستە کاتێک کە من وەرزشەکەم پاشەڕۆی هەیە مەسڵ وایە ئەحماڵەکان ترشەکان لە بەرگەکەی لە بەرگی مەسڵە کۆ ئەبێتەوە ئەیکەی ریسایکلی کالەش من ئەگەر شەویش بێدار بم یاخود شەو نەخەوم ئەبینم بۆ سبەینە یاخود بۆ ئایندەیەکی نزیک ترشەلۆکەکان هەر گرژیم هەیە لە ماسڵەکانە من دیسانەوە ئەچم داوای هێزێکی کەی لێکم پاشەڕێکەکەی ئەبێت هێزێکی کە پاشەڕێ بێ ئەم پاشەڕێت ئەبێتە گورژێت لە داهاتووە کێشەم بۆ دروستەکە یان ئاستی توانەکانم ڕائەگرێ یان خۆی گرژەکە تووشی شەدی عەضەلی واتە گرژبوون شەکەتبوونی ماسوولکەم بۆ دروستەکە بۆیە پێویستەکە لەو کاتە کە لەش خۆی پاک ئەکاتەوە ئەگەر تۆ با بڵێن تەهدیئەت نەکرد بێت ئەگەر بۆ نمونە خۆت مەجموعەی ڕاهێنان هەیە کە ریسایکل ئەنجامەی واتە خاوکردنەوەی جەستە ئەنجامەی یان ساونا بەکار ئەمانە بابەتێکی کەیە بەسڵام شەو زۆر گرنگە بۆ دروستبوونەوەی خانەکانیش هەر شەو پێویستەکە لە کاتی خامۆش بوونەکە پێویستەکە خانەکان دروست بێتەوە. دەستخۆش دکتۆر باسێکی ئەو بکەین ئەو کەسانەی کە فەقەرات و سەوەفان و جۆرەکانی تری ئازاری پشتیان هەیە چۆن وەرزش بکەن من خۆم بۆ ماوەیەکی مایەک زیاتر دکتۆر ئازارێکی لێرە لە پشتما هەیە کە وەرزشی شەکەم باشە بەڵام یعنی وەرزشی ناو هۆڵەکانی لە ژوایی ناکەم بەڵام ڕێکردن ئەەکەم لە پارکەکان و لە ژینگەیەکی دەرەوەیە بەڵام بۆ چۆن بڵێ ئازارێک لە پشتا هەیە کە ناتوانم وەرزشی قورس بکەم تەنانەت بۆ زۆشتی ئاسایش ناتوانم بنوشتێمەوە لەم کاتانەیە ئەم کەسانی کە سەوفانیان هەیە ئازاری پشتیان هەیە فەقەراتی مل و پشتیان هەیە چ وەرزشێ بکەن چی بکەن باشە بۆ ئەم ئازارەیان کەم بێتەوە. دەست خۆش بۆ ئەو پرسیارە بەڕاستی ئەمە کێشەی هەر هەمومانە کێشەی کۆمەلگاکەمانە دای من بە نمونەش پێشە بچمە ناو مۆزوعەکەتەوە نمونەیەکە هێنمەوە کاتێکی تەلای دکتۆر ئەڵێ دکتۆر من قورحەی مەعیدەم هەیە بۆ نمونە ئەمە نمونەیەکە پێتەڵێ من دەرمانە بۆ نووسم بەس ئەبێ ئەمە نەکەیت و ئەوە نەخۆیت و ئەوە ئەبێ خۆپارێزی وەکو وەرزش کات تۆ کێشەیەکی جومگەت هەیە دکتۆر پێش هەموو شتێ ئەڵێ خۆپارێزی باش بەم شێوازە دانیشە بەو شێوازە بڕۆ
بۆ نمونە بەنسبەت خانمانەوە پێڵای بەرز لە پێمەکە زۆر مەنوشتێنەرەوە زۆر بۆچی ئەمە پێشەوەی کە عیلاجەکە بۆ بنووسین ئێمەش هەڵەن کاتێک کە تۆ وەرزشەکەیت ئایا خۆپارێزەکەت کردووە ئەڵێ مەبەستە چییە خۆپارێزی من وەرزشەکەم بەڵێ تەغزیەت کردووە بەڵام من ئەمڕۆ 4 ساعت 5 ساعت دانیشتم بە شێوەیەکی ناتەندروست چەماومەتەوە بۆ پێشەوە قەوسە پشتەکەم کە مەفروزە بەم شێوازە بێت ڕێک بۆتەوە یان عکسمان کردوێتەوە هەروەها ملیشمان خۆی مەفروزە بەم شێوازە بێت ئێمە عکسمان کردوێتەوە یان لەباتی حرفی سێ ئینگلیزیمان هەبێ حرفی سیم عفو ژماری سێ بە ئینگلیزی حرفی سیمان دروست کردووە کاتە من لۆ دەکەم خستۆتە سەری یەیت وەرزش ئەەکەی ئای ئەو وەرزشە وەکو تەکنیک نابێتەوە بە لۆدێکی کە بۆ ئەو بۆ ماسولکەیە بەڕوونتر یەکیاڵە من وەرزشەکەم و جگەرە کێشم سوودی هەیە ئەڵێم ناڵین سوودی نیە بەڵام ئەگەر جارجار پاڵێنی بە دیوارگەر توانیت بیڕوخێنی ئۆکە یعنی باشە کەواتە چەندێ وەرزشەکە سوودی هەیە خۆپارێزیەکە دوو ئەوەنە لەوانێت تو ئەمڕۆ نەتوانیت وەرزش بکەیت بەڵام خۆ من پاراستووە ئەمودی فەقەریم بەو تیجاهای خۆی وەستو وین ئەرکەکەم خسۆتە سەر ماسوولکەکان بەڵام کاتێک کە تۆ ئەچی ماسوولکە بەهێزەکەی بۆی لۆد لەسەر فەقەراتە نەبێت کەواتە بە ماوەیەکی درێژخایەن تۆ کێشەی بڕبڕی پشتێ بۆ دروست بووە ممکنە تۆ لاوازی ماسوولکە بێ ئازارەکەت ممکن نییە شەرت نییە تۆ فەقراتی پشتە کڕکراگەی تەقی بێ یاخود ئینزیلاقێک چۆن بڵێن نیشت بێتە سەریەکیان زبربوونیان ئەوان شەرت نییە جاریوای ماندووبوونی ماسوولکە واولیەکە کە ئازار ئینزارێک تەیاتەڵێ بە ئاگا بەلێم ئەچیز چیەکە هیچ نەبێ سترێچ بکە لە بینەکەیە هیچ نەبێت تۆز لە جێی خۆتە تۆ هەروە لە بکە مجموعە سترێچ بیکە وەرەوە سەر وەزعیەتی تەندروستی خۆت ئێمە زۆر جارێ ئەچیتە لای دکتۆرێکی دان لە پێشە نقطەیەکی ڕەشە لە دانمانە هەستی پێکەین مادام سەرما و گەرمە و شیرینی و سوێری تەسیری تێناکە گوێی نایێنێ هەتا گاتە مەرحەلەی کە عەسەبەکەی بێ بمرێنیت کاتە ئێمە خۆپارێزی لە چییە مەسەن لەوە ئێمەش خۆپارێزی بەکارهێنانی جەستە بە شێوەیەکی زۆر تەندروست بۆ نمونە من کە بەم شێوازە دانیشتم ئێستا ماسوولکە ڕیلاکسە بەس کێ زەختی لەسرە بڕبڕی پشت ئەم بڕبڕەیەش هەتا کڕکراگە هەبێت هیچ قسەی ناکە هیچ ئاماژەیەک نایەت هەتا بڕبڕی پشت وردەوردە تەنکە بێتەوە بڵێن عەفو کارتلێجەکان یاخود کڕکراگەکان یان مادە زولالێکە کە کەمە بێتەوە وردەوردە بە یەک جوڵەی نائاسایی چی ئەبێت ئەتەقەیان ئەدڕێ یان دەرەچێ بانجەکە زەختە خاتە سەر نێرڤەکان کاتێککە فشارە خاتە سەر نێرڤەکان ئازارێ بۆ دروستەیە جاریە زۆر کەمە یەی چیەکەیت کاتێکە وەرزشەکەی بڕبڕی پشت چاک نابێتەوە یەی ئەرکەکە ئەخەیتە سەر مەسڵەکان واتە لە سا هەشتای وردە ماسوولکەکان بەهێزەکەی بۆی فشارەکە لەسەر بڕبڕی پشت نەمێنێ ئەو کاتە ئازارە نامێنێ فەقراتەکەت هۆکو خۆی جێگیرە بێ لەوانێ نەڕوا بەرەو قۆناغی دوو سێ و قورستر و پێویستیشە بە نەشتەرگەری نەکاتە ئێمە لۆدەکەمان خستە سەر ماسوولکەکە لۆدەکەمان لەسەر بڕبڕی پشت و هەروەها ئەم قسەیە تەواوە بۆ سەوفانی ئەژنە و کێشەکانی ئەژنۆش زۆر چاک دکتۆرە دەست خۆش بێ پرسیارێکی تر لێرە هەیە ئەوەیە کە وەرزشکردن چون کاریگەریە کاتە سەر دەروندروستیمان لەوانەیە زۆرێک لە گەنجان و زۆرێک لە هاوڵاتیان بەدەست کێشەیەکی دەرونی و بناڵێنن بۆ نمونە خەمۆکی بێت لە ڕاوچەی بێت زۆر جۆرە جیاوازەکانی تری نەخۆشیە دەرونەکان جا ئەم وەرزشکردنە چۆن دەتوانێت ئەم حاڵاتە چاکاتەوە چۆن کاریگەری هەیە مانوێنەمانەوە ئێستا لەم کاتەیە هەمومان بەشی خۆمان خەمۆکیمان هەیە ڕست و زۆر جا هەیە خەمۆکیش سوودی هەیە دەست نەبێ بە نەخۆشی خەمۆکی واتە گۆشەگیری باشە ئێمە بە بێمان و تاکێکی ناو کۆمەلگا کەسێکی کۆمەڵایەتین و لە ناو ژاوەژاوی من بە ئاگام لە کێشەکانی تۆ لە دراوسێکەم و لە خوشک و لە برادم مەنیجەری هەمویانم و بۆ نمونە دکتۆرێکم نەشتەرگەری بۆ هەموو دنیاە ئەگەر بێت و کاتێ بۆ خۆم نەبەخشم گۆشەگیر نەبم بۆ ماوەیەکی دیاری کراو زانیاریەکانم کۆ نەکەمەوە مایەکی دیار هەر خۆم بم دوور لە هەموو شتێک هەر کیمیای لەش هەمووی تێکەچێ بەرەو خەمۆکێکی ینی بەرەو نەخۆشیەکان ئەم بە بەڵام خەمۆکی کە گەشتەوەی کە بەرەو شەپۆلی نائارامی و دوورکەوتنەوە بە تەواوەتی لە کۆمەلگا و ئێستاش سۆشیال میدیا وای لێ هاتووە شتی خۆش و ناخۆش یەتە بەرچاوە
زۆر کەس هەیە شتە ناخۆشەکان ئەبیستێ بزانێ ئایا چی ڕۆیە لە ژیانی داهاتووی ئەم کەسەیە بمانە نەمانێ کاریگەری لە لاوەعە واتە لە بێ ئاگاییمانە من دایمەڵێم ئەڵم سوکانی عقڵمانە لە لاوەعە خەز نەبێ بێ ئاگایانە لە بیرەوەری تا لێ ئەدرێتەوە وەکو فلیمێک بێ ئەوەی هەستی بێکەی لە کاتێکە تۆ لەگەڵ برادێکە دانیشتویت ئەو قسەیە هەڵاسێبی بەگەیەنەرێک یەکسەر خەزنیەکەیت وەرێگیت ئەیتۆ بە بەرامبەرەکەت کەواتە بێ ئاگایانە وەرێگرت و خەزنیش بووە ئەم بێ ئاگاییە کە واولێکە کە تۆ شتەکان بڵیتەوە و نەئارامتەکە تەسیرەکاتە سەرچی هەموو هۆرمۆناتەکان شێواویەک ناهاوسەنگیەک دروستەکە کە تەسیرەکاتە سەر ناهاوسەنگی جەستە ئەدریناڵین زیاکات ترپەی دڵێ سەری عەلیە وەرزش چیەکە خود بێ خود ینی لە خود ئاگایانە کە بەهێز ئەبیت گلاندەکانە بەهێزە بەکوتم کاتێک کە بەهێز بووی توانای شکانەوەت بەسەر شتە خۆشەکان و بەسەر شتە ناخۆشەکانە سە چۆنە بۆ نمونە شتێک دانراوە و کێشی 10 کیلۆیە خەڵی منە زۆر ئاسان 25م هەڵگرتووە ئەتوانم هەڵیگرم بەبێ ئەوەی هیچ دەستی بیتتر ئەمە 25 کیلۆ بۆ نمونە برنجیان 25 کیلۆ ئاسنە فەردە برنج دەستی ئەیتە لە بەرەوەی سەر و توانای ئەوە هەتە 50 کیلۆ هەڵگرتووە جەستەش کاتێکە بێ ئاگایانە توانای هەڵگرتنی لە ڕێی وەرزشەوە کە هەمووی کۆنتترۆڵە مێشکێکی فراوانە بۆ دروست بووە دڵێکی بەهێزی بۆ دروست بووە لە یەک هەناسەدانە لە باتی نیو لتر خوێن هەڵبا بۆ خانەکانی جەستە و مێشک لترێک هەڵەیە ئەمتیساسی وەزعەکانەگەیت بۆیە زۆر جار هەیە ئەگەر کەسێکی پزیشک بێ نەشتەرگەری بکە لەگەڵ کەسێک کە ممارس نییە کە نەشتەرگەری بکە ئەم دەستخۆش دکتۆر بێ ئاگایانە کە ناتوانێت ئەو شتە بکە لە بەری توانای شکانەوەی بەسەر ئەوەی نیەکاتە وەرزش هەموو تواناکانی جەستە و هەموو دەروون ئارامەکە و ئیشەڵڵاهی وای تەندروستیش بۆ هەموو لایەکە خوازم دوور بێ لە کە زۆر زۆر سپاس دەکەین زۆر بەخێربێت زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین کە ئەوڕۆ لەگەڵمانە زۆر خۆشحاڵ بووین پۆنابەکەت پڕزانیاری کرد و زۆر بەخێربێت جا ئەزیزانم ئێستش کاتی بانگی پیرۆزی ئێوارەیە و ڕۆژوو تاعەتی هەموو لایەکتان قوڵ بێت و هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت خواتان لەگەڵ بێت